بۆ دەستکەوتنی هەموو جۆرە یاریەک بە تاک وەروە بە کۆب لە هەموو جۆرە پلتفۆرمێکی وەکو پلیستیشن ئەکسبۆکس پیسی بەڕێگەی قانونی وەروە بە زەمان بە سەردانی پیجی فەرمی گەیم ماستەرز بکەن لە تەواوی سوشەڵ میدیا هەموو لینکەکان لە دیسکریپشندا دەنێم دەتوانن سەردانیان بکەن یاریەکان بە نرخێکی زۆر هەرزانتر لە نرخی شەریکە لە بازار بەدەستان کەوی لەبەرەوەی نرخەکانیشان فەرمیشن واتە یاریەکان دەبێتە ئی خۆت مڵکی خۆت بۆ نمونە یاریی وەکو فیفا 23 لەسەر پلیستیشن 5 کە نرخەکەی 70,000 بوو ئێستا بۆتە 26,000 دینار لەلایەن گەیم ماستەرز فیفا 23 لەسەر پلیستیشن 4 لە 6,000 کرایتە 20,000 بۆیە تکای ئەوشتانە دەست خۆتان مەدان ئەگە پیسی شت هێدەتەوە لە ڕێگەی ستیمی یاریەکان بە نرخێکی هەرزان وەربگری لۆ نمونە یاری Resident Evil 4 ریمیک نرخەکەی تەنیا 8,000 لە ڕێگەی ستیمەوە GTA 5 بە 10,000 Red Dead 14,000 یاری لەسەر ئەکسبۆکسی GTA 5 لە 12,000 Red Dead Ultimateەکەی کە فول ماسفاتەکەیە بە 20,000 هەموو جۆرەکانی PlayStation Plus و Game Pass دەست دەکەوێت لەلای Game Masters دووبارە سپاس بۆ Game Masters بۆ سپۆنسەریکردنی ئەو ڤیدیۆیە تەواوی زانیاریەکان لە کۆمنت و دیسکریپشن دادەنێم گەیمەرانی کوردستان بەخێر بن بەیانێکی زووە جمعەیە پێویستەندە شەربەتی بخۆین چکە قسەی زۆرمان هەیە بابەتی زۆرمان هەیە لەوانەیە بڵین بە فەرمی دەزاین GTA 6 ئێستا کەی بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی کۆمپانیای تێک-تو باسی کرد وەروەها بە فەرمی دەزاینکەوە هەفتەی داهات کۆنفرانسی پلیستیشنە بە فەرمی حکوومەتی ئەوروپی ڕێگەی بە مایکرۆسۆفتدا زۆر شت هەیە باسی بکەم ئۆکەی با دەست پێ بکەین گەورەترین یاریش کە لەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە یاریی وەکو لێگۆ 2K درایڤە یاریی لێگۆیە ئۆکەی بەڵام بە شێوەیەکی درایڤینگەواتە چۆن دەڵێ چێپەرچێ ئۆتۆمبیل لە کە سەرنجا چێش دیارە بەڵام لاری لە بۆ من نەبی بەڵام لەوانێ لە زۆر کەسی لۆ چییە چی حەز دەکەوت زۆر یاری بکات کاتەکەم لە کۆمنت بۆ چوونی خۆی بنووسی یارێکی زۆر سەرنجا چێشی هوەریەکی جوان بە ناوی After Us لەم هەفتەیە بەردەست دەبی یارێکی جوانە بەڕاستی بەڵام نازانم لە گەیم پاسی بەردەست دەبی دوایە یاخۆت نا حەز دەکەم ئەو یارانە بە خۆڕای وەرگرین حەز ناکەم پارەی پێ بن و کابراش تۆزە ڕزیرم لەو شتانە باز مهم یارێکی جوان دیارە بەڵام ئەو یارێک کە من 100% لە ڕۆژیەکەم تاقی دەکەمەوە لە هەفتەی داهاتوو یاریی وەکو Planet of Lana یاریش سەرنجڕا چێش دیارە هوەرێکی زۆر جوانی پێوە دیارە و خۆشەکەشی لەوێ لە ڕۆژیەکەم لەسەر گەیم پاس یاخود بژی گەیم پاس بەردەست دەبێت وا بێگومان لە کۆتاییدا یاریی وەکو The Lord of the Rings گۆڵم لە هەفتەی داهاتوو بەردەست دەبێت هەرچەندە پێشەو مەشاکیلی زۆرە و یاریە بۆ چەند جارێک دواخرایە بەڵام لە کۆتاییدا بڵاو دەکرێتەوە من حەز دەکەم بەڕاستی ببینم ئەو یاریە چۆن دەبێت نمرەی چەند بەدەست دێنی لەبەرەوەی یەکەم جارە یاریێک لە ناو جیهانی Lord of the Ring بەو شێوەیە ببینین کە تۆ بە شێوەی گۆڵم یاخود سمیگڵ یاری بکەیت کاراکتەرێک دوو لای هەیە باش و خراپ باشەکەی سمیگڵە و خراپەکەشی گۆڵمە تۆ زیاتر یاریەکە بە شێوەی مەتەڵە بە شێوەی هەڵهێنانی مەتەڵەکانە بە شێوەی خۆحەشاردانە بە شێوەی ستێڵت ئەکشنی تێدایە کاتێک ڕاو دەنێن بەڵام نازانم گۆڵم هێز و پاوەری چی هەیە کەوا شەڕ بکە لەوانێ تەنیا بەردیان تێ بکری بازمی هیم چاوە گەورەکەی تێدایە جیهانی Lord of the Rings پێم ماوی باسی پێش سەرجەم فیلمەکانی Lord of the Rings دەکە هەرچەندە ئەمە چیرۆکی ئەوەی دەزانین کەوە چۆن گۆڵم دروست دەبی یاخۆ سمیگڵ دەبتە گۆڵم مرۆڤێکی ینی چۆن دڵی ناڵێ مرۆڤ لە بەرەوەوانە هۆبتێکی ئاسایی تەحویل دەبی بەهۆی ئەنگستی لەکە و کوشتنی برادەرەکەی خۆی دەبتە گۆڵم ئەو چیرۆکەمان بینیوە پێمان بیر لە بەشی سێم بوو Lord of the Rings پێم سەرەتایەکەی شتی بابەتێ بەزمهم بزانین چۆن دەبێ و یاریە بەڕاستی لە مێژە قسەی لەسەر دەکەین چەندین ساڵە باسی دەکەین بزانین دەبێت بۆ کەسانێک کە پیسیان هەیە یاخود پیسی شت نییە لەم هەفتەیە یاری Death Stranding بە خۆڕایی لەسەر Epic Games Store بەردەستە بۆ نمونەگە پیسی شت نییە وبسایتی Epic Games بکەوە لەوێ ئەکاونتێک بە خۆڕایی گوگڵەکی بخەناوێ دروستی کە ئەو یاریە بە خۆڕایی وەربگرێت لەبەرەوەی یارەکی ناوازەیە بە خۆڕاییە هەر کاتێک پیسی شت کڕی ستیم دێکت کڕی ئەو یاریە بە خۆڕای بە خۆ تاقی دەکەیتەوە بۆی لە قسە خۆتانی مەدەن ئۆکێ هاوڕێیان بینە سەر هەواڵەکانی پلیستیشن سەرەتاش بێگومان سەرەتا و کۆتایی هەواڵەکەی پلیستیشنمان ئەوڕۆ بێگومان کۆنفرانسەکەی پلیستیشن دەبێت بە فەرمی سۆنی ڕایگەیاندکەوە هەفتەی داهاتوو یاخود چوارشەمەی داهاتوو کۆنفرانسی پلیستیشن ئەنجام دەدرێت و ئەو ڤیدیۆی کە بڵاویان کردەوە کە تیزەرەکە لە بۆ کۆنفرانسەکەی ئارت ستایلێکی زۆر جوانە کاردانەوەیکی گەوری دروست کرد لە سوشەڵ میدیا هەموو جارە سۆنی کاتێک یاخود پلیستیشن کاتێککە ئەو زۆرە پۆستانە بڵاو دەکاتەوە لەسەر کۆنفرانس بی ستیت ئۆف پلی بی لایک و ڤیوێکی زۆری لە بۆ دێ لەبەرەوەی سۆنی زۆر بە کەمی دەیکە
ڤیددیوەیەکە تەنیا لە تویتەر کە باشترین شوێنە بێگومان بە هەواڵ یاریەکان بەردام تویتەر بەکاربێن من خۆم زۆر بەردام لە تویترم لە تویتەر پلیستیشن ڤیددیوەکە بڵاوی کردیتەوە نزیکەی 15 ملیۆن ڤیوی هەبووە 15 ملیۆن ڤیو تەنیا لە تویتەری زیاتر لە 64,000 لایک و زیاتر لە 15,000 ریتویتی لە بۆ هاتیە تەنانەت من کەسێکی زۆر بەنابانگ نیمە لە تویتەری من ئەوەم ریتویت کردەوە و ڤیددیوی هەبەتەنیا ریتویتم کردەوە لەلایەن پلیستیشنی کە بڵاو کرایەوە لەسەر نووسی گۆست ئۆف تسوشیما 2 سپایدەرمان 2 وۆڵڤرین و مێتال گیر سۆلید 148,000 کەس ئەو تویتەی منی بینی کە لەوانەیە پڕبینەرترین تویتم بی لە مێژوودا مهم سۆنی دەڵێ ئامادە بن لە هەفتەی داهاتوو کۆنفرانسی پلیستیشن ئەنجام دەدەین وەروە سۆنی بە فەرمی لە تێکستێکدا کە باسی کۆنفرانسەکەی دەکات دەڵێت چی تێدایە دەڵێت چاوەڕوانی گەورەترین یاریەکان بن لە گەورەترین ستودیوەکانی خۆمان وەروە چەند یاریەکی ثێرد پارتی لەگەڵ کۆمپانیەکانی دیکە لەگەڵ هەندێک یاری بچووکی ئیندی سەرجەم یاریەکانیش یاخود زۆربەی یاریەکانی کە باسی دەکەن هەمان یان تایبەتن بە پلیستیشن 5 یان تایبەتن بە پلیستیشن 5 پلیستیشن VR2 یان تەنیا بە پلیستیشن VR2 واتە یاری پلیستیشن 4 لەوانەیە تێدا نەبی ئەو یاری نوێیانی کە ئاشکرا دەکرێن لەبەری سۆنی بە فەرمی دەیەوێ قۆناغەکی دیکەی پلیستیشن 5 ئاشکرا بکە ئۆکێ ئێستا قسەکە لەسەر چیە قسەکە لەسەوەیە چی یاریەک لەو پلیستیشن شۆکەیسەی ئەنجام دەدرێت و یاخود نیشان دەدرێت بێگومان لەبەر ئەوەی سۆنی بەخۆی دەڵێ چاوەڕوانیەکانتان گەورە بی لە بۆ یاری گەورە ئەم زادە چاوەڕوانیەکانتان بچووکەنەوە باسی گادوڤاری ناکەن چەند جار سۆنیش دوای دەوت ئێستا دەڵێت چاوەڕوانیەکانتان بەرزبی واتە یاری زەبەلەح نیشان دەدەن وەروە یەکەم کۆنفرانس سۆنیشە لە ماوەی 2 ساڵ ڕابردوو وەروە یەکەم کۆنفرانسی سۆنیە لە پاش ئەو هەموو مەشاکلی لەگەڵ ئاکتیڤیژن و مایکرۆسۆفت وانەوە بۆی پێویستە وەڵامێکی گەورە بداتەوە وەرە پێمان بڵێکەوە پلیستیشن 5 لەداهاتوو چی لە بۆ دێ بەپێی ئەو هەموو چاوەڕوانیە بیم بێگومان پێشبینیەکان زۆرن بەڵام ئەوەی کە من بە باشی دەبینم بۆ چوونی منە لەوانەیە هەڵە بم لەوانەیە ڕاستم تەنیا پێشبینی خۆمەوە حەزش دەکەم بیان بینم بۆ منە ئەوانەیە یاری گۆست ئۆف تسوشیما بەشی دووەم بەشەی ترەجەرێکی بچووکیش بی پێویستە ئاشکرا بکرێ بە بڕوای من لەبەرەوەی لەو یاری گەورەتر ناتوانین نیشان بدەیت لەبەر ناتوان لاست ئۆف ئەس 3 نیشان بدەیت ناتوانین گادۆڤاری 6 نیشان بدەیت ئەو شتانت پێ ناکرێت مادەم دەی پێویستە گۆست ئۆف تسوشیما 2 تێدابین ناتوانێت دێت ستراندینگ دوی نیشان بدەیت پێم وابی لەبەرەوە دێت ستراندینگ ئەکی 100% دەستە سەمەر گەیم فێستی لەلای جێف کیلی لەبەرەوە جێف کیلی زۆر هاوڕێی هێدیۆ کۆجیمایە وەرە لۆگۆی پلیستیشن سەمەر گەیم فێستی هەیە بێگومان 100% سپایدەرمان 2 تێدایە گەیم پڵی تێدایە لەوانەیە ینی باوەڕ ناکەم بەروارەکەی ئاشکرا بکەن چونکە سۆنی عادەتی بەرواری یاریەکان بە مانگێک پێشەو کاتی یاریەکە بڵاوی ئاشادەکە لەوانەیە تەنیا بڵێ لە پاییز ساڵ بڵا دەکرێتەوە بەڵام گیمپڵێکی دوور درێژ پێویستە بین لەبەرەوەی ئەو کۆنفرانسە 1 ساعت زیاترە The Last of Us مالتیپلەیەر 100% تێدایە ناکی دۆکتانجار باسی کردێت کەوا لە هاوینی ئەو ساڵ باسی Last of Us مالتیپلەیەر دەکەن مۆدی ئۆنلاین یاریەکە دەبی 100% تێدایە وۆڵڤرین ئەگەری هی و ئەگەرینە من پێم وایە وەکو خۆم بۆ چوونی خۆم پێویستە تێدابی بەڵام دەرتێش دەگەم ئەگەر داینەنێن لەبەرەوەی ئین سۆمن هەیەک ناتعنی ئەوانە هاتنەوەنە ساحرن لە دوو یاری زەبەلاح لە سەیەک دروست بکەن کە ستودیۆیەکی زۆر زەبەلاحیش نیە وەکو ستودیۆی گەورەکان ئافەریمە لە بۆیان بەڵام تێدەگەم ئەگە وۆڵڤرینی تێدەنەی بەڵام ئەگەر تێدابی باشترە بە بڕوای من هەرچنە شێوەی کاراکتەرەکە نیشان بدەن یاخود بەروارەکی ئەوها نیشان بدەن بڵێن لە ساڵی 2024 دێتن یان شتێکی لە بابەتانە زۆر ناوازە دەبی IP نوێیەکەی ستودیۆی سانتا مۆنیکا لەلایەن کۆری بارلۆگەوە کە کۆری بارلۆگ بێگومان دەزانین کار لەسەر IP نوێ دەکە IP نوێواتە یاریی تەواو نوێ کە پێشتر بەشی نەبووە کۆری بارلۆگ کاری دەرهێنای بۆ دەکە کۆری بارلۆگ ژەگە نایناسن دروستکەری یاری گادۆڤار 2 کۆنا لەگەڵ گادۆڤاری 2018 وەروەها بەرهەمهێنەری یاخود دەرهێنەر نا بەڵام بەرهەمهێنی گادۆڤاری ڕاگنەڕۆکە کۆری بارلۆگ بێگومانە ناوگەی مەران بەنامبان کە دەنگۆ هەیە یارێکی خێڵی زانستی بی پەیوەندی بە ئاسمان و شتەوە هەبی بۆ شای ئاسمان هەبی لەلایەن سانتا مۆنیکاوە دروست دەکرێت پێویستە تیزەرێک لەو یاری سانتا مۆنیکا ببینین لەبەرەوەی نازانین سانتا مۆنیکا ئێستا حالیان خەریکی چییە لەبەرەوەی پلیستیشن دەرێت چاوەڕوانیتان بەرزبی من پێم وایە پێویستە تیزەرێکی بین و لەوانەشە بیبینین ستودیۆی بلو پوینت کە زۆر لە مێژە ئاگەمانە ستودیۆی بلو پوینت نیە ئەو ستودیۆیکەوە یارێک وەکو دیمن سۆڵسیان ڕیمەیک کردەوە شادۆ ئۆف دە کۆلاسیان ڕیمەیک کردەوە لەبەر ڕیمەیکردنەوە یاریەکان ئەوانە دەرەجەیەکەن بەڵام لە کاتێکە سۆنی پێم لە پێرار بوو سۆنیکە ئەو ستودیۆی کڕیەوە ڕانگەیان کەەوە حەز دەکەن خۆیان یاریەک دروست بکەن کاتە یاریشی نوێ لەلایەن بلو پوینتی دەبی ئاشکرا بکرێت تیزەرێکی بچووشی بەڵام پێویستە ئاشکرا بکرێت و بێگومان یەکێک لە دەنگۆیە گەورەکان ئەوە بووکەوە ئەوەیەکەوە من دەزانم ئەو ڕوودەدا یعنی پێویست ناکە بڵێم دەنگۆیە ئەبیش مێتال گیر سۆڵی 3 ریمیکە بێتەڵ گیرەکی دەبیت هێدابێت لەبەرەوەی کۆنامی بەشداری لە ئیتری دەکرد بەڵام کاتێک ئیتری کانسڵ کراوە ئێستا بەشداری دەبیت لە
پلیستیشنی بکە لۆ کۆنامی لۆ بەشداری ئیفری دەکرد کۆنامی چی ئاشرا کردێت تەنیا سایلنت هیل ئەوش خۆشی دروستی ناکە لەلایەن ستودیۆ بلوپۆشی بلوبەرد تیمی دروست دەکرد بۆ پلیستیشن 5 سەرەتا کاتە کۆنامی دەبیشتەشی زەبەلاحی هەبی لەوێ بەشداری ئیفری دەکرد کاتە 100% نەزانین کە مێتال گیر سۆڵید 3 ریمێک دەبی یاخود مێتال گیرێک دەبی بەلا یاخود کاسڵڤینیا یاخود توزانم بێگومان سایلنت هیل لەوانەیە بیبین ترێلەرێکی دیکە و بەروارە کەشمان پێ بڵێن کەی بڵاو دەکرێتەوە فاینەل فانتەسی 7 ریبرث ئەگەری هەیە وەروەها باسی سۆنیک دێ پێویستە باسی ئەوەش بکەکەوە ئەو یاریە لایڤ سرویسانە بکە جگە لە لاست ئۆف ئەس مەڵتیپلەیەری باسی چەند یاریی لایڤ سرویس بکە ئەو یاریە ئۆنلاینانەی کە نزیکەی چەند 12 دانیان لە بەرەمێنانە پێویستە بەشێکیان بین لۆن تویستە دمێت چاڵمان هەیە کە بە فەرمی دەزانین لە بەرەمێنانە لەگەڵ چەند یاریی تەقیکردی نوێ کە هەرمن هۆرس سەرکی ستودیۆکانی پلیستیشن لە هەفتەکانی ڕابردوو باسی کرد پێویستە شتێکیان لێ ببینیم بزانین چنە و چنینە بێگومان پێویستە یاریی ئاسترۆژ ببینین لە بۆ پلیستیشن VRD کە پێم سیر بوو یاریی نوێی ئاسترۆ پلی ڕوم لە بۆ پلیستیشن VRD لەگەڵ بڵاوبوونەوەکەی بەردەست نەخرا کە پێم سیر بوو دەبایە بەردەستیان خستمە بۆ منەکە پلیستیشن 5 دەکڕین بەخۆی یاری پلیر ئاسترومی تێدایە دەتوانین بیکەی ماسفاتەکانی پلیستیشن 5 وەشتانت پێنیشان دە یاریی زۆر خنجیلانە و جوانە یاریی وەکو پرسۆنا 6 ئەگەری هەیە و ئەگەری نیە برک دوورە لە لایکە دراگن هەشت ئەوە ئەگەری هەیە و ئەگەری نییە بەڵام یاریەکشی دیکە کە دەنگۆیەکی گەورە هەیە بێگومان ئەویش ڕۆکستارە کە ڕۆکستار بەشداری لە کۆنفرانسەکەی پلیستیشن دەکەیان بن هەرگیز نایبینم ڕۆکستار بەشداری کۆنفرانس بکە لەبەرەوەی قەت نەیانکردووە لە چەند ساڵی ڕابردوو نەمان بینیوە بیکە لەوانەیە کاتی خۆی کردبی بەڵام چەند ساڵ ڕابردوو هەندێک کە من ئاگاداری جیهانی گەیمم ڕۆکستار نەبینیوە بەشداری کۆنفرانس ڕۆکستار بێگومان بەڵام خەڵک لۆ باسی دەکات لەبەرەوەی کۆنفرانسی ڕابردوو یەکەم یاری کە پلیستیشن عرضی کرد GTA 5 ریماستەر بوو لە بۆ پلیستیشن 5 یەکەم یاری بە ڕۆکستار دەستیان پێکتەرا کە لۆگۆیەکەمان بینی هەموو مازان GTA 6 بۆیە خەڵک لەو لایەنەوە فکر دەکات وەروایە زیاتر باس GTA 6 دەکەینکەوە دەنگۆشتی گەلانی نەک دەنگۆ هەواڵی فەرمیمان هەیە لەوانەیە GTA 6 دابی لەوانێت تێدا نەبێت من نازانم تێدا یاخۆ ناشمەوە وا بیر بکەمەوە چاوەڕوانی ئەوش بکەم کە GTA 6 تێدا بێت دەزانم تێدا نەبێت ئەو قسانە تۆزێک بەرە لاون یاری زەبەلاح نیشان دەدرێت بەڵێ یاری گەورە نیشان دەدرێت بەڵێ ئایا پلیستیشن دەنگدانەوە دروست دەکات بەڵێ جیم ڕایان ڕاگەیاند بووکەوە لە ڕێی میلی بۆبیەوە ڕاگەیاند بووکەوە دەیەوێ کاریگەری دروست بکات دەوێت بە هەموو جیهان بڵێکەوە پلیستیشن چییە و دەربارەی چییە پلیستیشن دەیەوێت کۆنتترۆلی مێشکەکان بکە لە ڕێگەی ئەو کۆنفرانسەوە دەیەوێت دەنگدانەوە دروست بکات تەنان بە هەموو ستودیۆکانی خۆی وتیە باشترین شتەکانتان بێنن دەنگدانەوە دروست بکەن کە ئەوە قسەیەکی گەورەیە بێگومان لە بۆ جیم ڕایان لە بۆ سەرۆکی پلیستیشنی و پێگومانیشم لەوەی کە دەیکەن ینی شتێکی زەبەلاح دەکەن بۆ چون ئینگۆ دەمەوێت بزانم پێشبینیەکان ئینگۆ لە بۆ هەفتەی داهاتوو چ دەبی هەرکەسە و لیستێک بنووسید وڵێ پێشبینی و دەکەم ئەو یاریانە ئاشکرا بگرێ بەڵام پێشبینیەکانتان زیاکەن و لەگەڵ حەزەکانتە مەسەن من حەزم لێ لاستەڤ 3 ببینم بەڵام پێشبینی ناکەم لاستەڤ 3 ببینم پێشبینی واتە بە پێی قسانەی کە باسمان کردیە جێت لێ بووە دەنگۆیە ستودیۆکان قسەیان سەکردی ئەو دەوترێت پێشبینی واتە لەناو باشی خۆتەوە دەڕێنی بە پێی ئەو شتانەی کە جێت لێ بۆ ڕوم شیکردنەوەیان لە بۆ دەکەی بۆ چونی خۆتان بنووسن وەربووە حەزەکانیشتان بنووسن بەڕاستی من حەز دەکەم گادڤاری نوێ ببینم لە مەسر بەس باڕناکەم ببینم نەک باڕناکەم هەر نایبینم لەبەر دەزانم یاریێشتە دەستی و بەرەمێنان هەنەکردیا بۆ چونی خۆتان پێشبینی خۆتان لە کۆمنت بنووسن سۆنی بە فەرمی شێوە و زانیاری نوێی لەسەر پرۆژێک لیوناردۆ ئاشکرا کرد کە کۆنتترۆلەرێکی نوێە و ناویش لێناوە ئاکسس کۆنتترۆلەر بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن کۆنتترۆلەرێکە لە بۆ پلیستیشن 5 هەموو دوگمەکانیان بە گەورەی دروست کردی بە شوێی بازنەی و وەرە گێڕەکەش گەورەیە بۆ کەسانی کە بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتن دەستیان تەواو نیە قاچیان تەواو نیە چاویان تەواو نیە ئەو کۆنتترۆلە هاوکاریان دەکات بۆ ئەو یاریەکان ئەنجام بدەن ئۆکەی بینە لای GTA 6 بە فەرمی لە چەند ڕۆژی ڕابردوو نەخوتوان بڵێن پێرێ یاخود بەستر پێرێ شتێکی وا بوو Take-Two Interactive کە کۆمپانیای زەبەلاحەکەی کە ڕۆکستار لەلایەن Take-Two و خاوەندایەتی دەکرێت Take-Two کۆنفرانس کۆڵیان ئەنجامدا لە بۆ بەڵێندەرەکانی خۆیان و چەند داتایەکیان بڵاو کردەوە داتا یەکەم کە Take-Two بڵاوی کردەوە دەڵێ یاری Red Dead Redemption فرانچایز یاخود هەموو یاریەکانی Red Dead Redemption زیاتر لە 75 ملیۆن کۆپیان لێفرۆشاوە یاری Red Dead Redemption 2 بە تەنیا 53 ملیۆن کۆپی لێفرۆشاوە Red Dead Redemption 2 دووەم پرفرۆشتین یاریە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە ئەمریکای کە ژمارەیەکی زۆر بەرزە بێگومان Red Dead Online بە خۆڕایی لەگە Red Dead Redemption بەردەستە وەروە Red Dead Online لە 2020 بڵاو کرایەوە باسی یاری زنجیرەی Grand Theft Auto کرد باسی سەرجەم یاریەکانیان کرد دەڵێم یەکێکە لە سەرکەوتوترین و پێشوازی لێکراوترین یاری لە مێژووی جیهانی ئینتەرتەیمنت واتە فیلم و یاری و میوزیک و وەرزش و هەر هەمووی ئۆکەی ئەنتەرتەیمنت هەر هەمووی جیهانی
کراوەی یاریەکانیان بردە قۆناغێکی دیکە یاریەکان GTA وەروەها زیاتر لە 400 ملیۆن دانە کۆپی لە یاریەکانی GTA لە مێژوودا فرۆشرایە وەروە لە خاڵێکی دیکەش ڕۆکستار بە فەرمی ئاماژە بە The active development for the next entry in Grand Theft Auto series is well underway. The بەرهەمێنانی یاری داهاتووی GTA يعني زۆر باش سویتە پێش. ئۆکەی ئێستا دێمەوە سەرەوە خاڵی دیکێشە زۆر سویتە پێش ئەو قسەی ڕۆکستاریە لە بۆ کۆمپانیای Take-Two وەرە بەڵێندەر و خامە پشکەکان. دەڵێ Grand Theft Auto 5 زیاتر لە 180 ملیۆن کۆپی لێفرۆشرا 180 ملیۆن ژمارەی زۆرە. دەڵێ لە بۆ سەرجەم کۆنسۆڵەکان بڵاو بکرێتەوە بێگومان زیاتر لە 1 ملیار دۆلار قازانجی کۆ کردەوە لە بۆ ڕۆکستاری تەنیا لە ڕێگەی فرۆشەوە نەک GTA ئۆنلاین تەنیا فرۆش وەروەها باشترین پرفرۆشتین یاری 10 ساڵی ڕابردووە لە ئەمریکای بێگومان باسی GTA ئۆنلاینیش دەکات دەڵێ جیهانێکی بەردەوام گەورەی هەیە بە شێوەی خۆڕایی لەگەڵ GTA 5 بەردەستە لە 2022 ڤێژنی جیاوازیان بە بەردەست خست وەروەها GTA پلسیان لە 2022 بەردەست خست GTA Plus membership کەوا مانگانە 5 دلاری دەدەی کاتە ڕۆکستار بە فەرمی دەڵێ بەرەمێنانی GTA 6 زۆر باش سویتە پێش بەڵام Take-Two Interactive وتی لە ماوەینی دەڵێن لە فیسیکەڵ ییری 2025 فیسیکەڵ ییر چەند جاری کەش باس بکردی لای کۆمپانیەکان وشەی فیسیکەڵ ییر واتە ساڵی فیسیکەڵ واتە ئەو لە مانجی 3 2024 تا مانجی 3 2025 ئەم جارێکە شیکردنەوە لە بۆ ساڵەکانی کۆمپانیەکان دەکەین بە ئەو معنای دەدەم واتە Take-Two دەڵێ لە مانجی 3 2024 تا مانجی 3 2025 دەڵێ گەورەترین باشترین یاری خۆمان بڵاو دەکەینەوە وەرە پارەیەکی زۆر زەبەلاح دێتە ناو کۆمپانیا چاڕوانیشتی گەورە بن بێگومان گەورەترین شت کە بڵاویکەنەوە چیان بێگومان GTA 6 بەڵام بۆیە Take-Two ناوی GTA 6 لەو ڕستەی نانی لەبەرەوەی ئیشە ڕۆکستاری ئاشکرای بکە نەک Take-Two لەبەرەوەی ڕۆکستار دەبی خۆی کە تویتە بەناوبانکەی بڵاو دەکاتەوە دەبتە پڕ لایکترین تویت لە مێژوودا و پڕبینەرترین ڤیدیۆ لە مێژووی یوتیوب بۆ شتانە 100 ملیۆن ڤیو 100 ملیۆن لایک ئەو کاتین ئیشی Take-Two بەڕاستی ئیشی ڕۆکستاری ئەو شتەی بکە بەس مهم Take-Two بە فەرمی دەڵێتەوە یاری GTA 6 لە نێوان مانجی 3 2024 تا مانجی 3 2025 بڵاو بکرێتەوە کەواتە ئەگە بێت لە مانجی 3 2024 تا مانجی 3 2025 بڵاو بکرێتەوە کاتە دەبی لەو 1-2 هەفتە یاخود لە هاوینی ئەو ساڵ تا پاییزی ئەو ساڵ دەبی تڕێلەرێکی GTA 6 ببینین هەرچەندە پێم وایە وەکو خۆم لە هاوین لەوانە شتێک بین ئەگەر بێت لە مانجی 3 لە مانجی 3 2025 حسابی بکەین یعنی لە مانجی 3 2024 ئی ساڵەکە لەگە مانجی 3 2025 پێم وایە تۆزێک دوورە پاییز بەڵام من پێم وایە ڕۆکستار بەشداری کۆنفرانسەکان ناکە دەوێت هەموو کۆنفرانسەکان تەواوی جیهان بڕک هادە ببتەوە ئەوجا تویتە بەناوبانگەکەی بکەکەوە تەنیا لۆگۆیەکی GTA 6 بڵاو کاتەوە GTA 6 سەرەتا لۆگۆی ڕۆکستار بڵاو دەکاتەوە دوای لۆگۆی GTA 6 بڵاو دەکاتەوە دوای بلۆگەکی بڵاو دەکاتەوە هەندێک زانیار لەسەر GTA 6 وتان سکرین شۆتێکە ئەجا یەکەم تیزەر یەکەم تریلەر گەیمپڵەی دووەم گەیمپڵەی سێم گەیمپڵەی چوارەم ئەجا یاریەکە بڵاو دەکردەوە بەو شێوازە ڕۆکستار یاری ڕێدێدیان بڵاو کردەوە GTA 5 یان بڵاو کردەوە بەو شێوازە بوو سو ئەوە ستایلی ڕۆکستارە بەشداری کۆنفرانس شت ناکەن بەس ئەگەر بەشداری کۆنفرانسیش بکەن بێگومان دێتە کۆنفرانسەکەی پلەیستیشنی لەبەر لەبەرەوەی عقدێکی گەوریان هەیە لەگەڵ پلەیستیشنی لەسەر GTA 5 دەنگویەکی گەورەشە بوو لەو هەفتەی دایاوت یاری GTA 6 لەوانەیە مۆدی ئۆنلاینەکەی بە شێوەیەکی کاتی سەرەتا لەسەر PlayStation 5 بڵاو بکرێتەوە دوای بێتە سەر Xbox Series X هەرچەندە من باوەڕ بۆ قسەی ناکەم بەڵام ڕۆکستار پێشتر عقدی لەو شێوازی لەگە PlayStation کردیە بۆ نمونە GTA 5 یەکەم زار GTA 5 ڤێژنە ڕیماستەرەکە ئۆنلاینەکەی تەنیا لەسەر PlayStation 5 و ماوەیەک بەردەست بوو دوای هاتە سەر Xbox ڕیماستەرەکە هانە ینی ڤێژنە نوێیەکە نەک GTA 5 ئاسایی ڕۆکستار عادەتی هەیە لەگەر ینی Take-Two لەگەڵ سۆنی زۆر چۆن دڵی پەیوەندێکی باشیان هەیە بەس بزانین چ ڕوو دەدا مهم بە فەرمی دەزانین ینی چاوەڕوانی GTA 6 بن لە نێوان مانجی 3 2024 مانجی 3 2025 سو بزانین چ ڕوو دەدا و بێگومانیش لەو کاتە بڵاو دەکەێتەوە ئینشاءالله ئەگەر دوا نەخرێت هەر لە کۆنفرانسەکەی Take-Two سەرۆکی کۆمپانی Take-Two لە چەند قسەیەکدا ئاماژەی بەوە کرد کەوە mid generation console واتە PlayStation 5 Pro Xbox نوێی ئەپدەیت کراوی Xbox Series نازانم ناوێدن Xbox Series Y I don't know okay نابتە Xbox مثلا شتێکی دیکە بڵێن Xbox Series Y لۆ نمونە دەڵێ 100% ڕوو دەدا وەروە شتێکی باشە
دەڵێ لۆ ئەوە یاریەکان هێز و توانای زیاتر لەسەر کۆنسڵانە پەیدا بکەن وەروە ئەوانش بتوانن ژمارە زیاتر یاریەکانی خۆیان بفرۆشن. زێڵنگ دەڵێ ئەمە چاوەڕوانین ڤێژنەی نوێی کۆنسۆڵەکان ببینین بۆ PlayStation 5 پرۆیە Xbox Series لۆ نمونە وایە لەبەرەوەی بزنسەکە خۆی بەو شێوازە بەرەو پێش دەڕوە وەروە ئەوان چاوەڕوانن ئەو شتە ببینن کەواتە دەیبینین بەڵێ PlayStation 5 Pro دەنگوێکی گەورە هەیە کە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە و چەند دەنگوێشم جێلێ بوو بەڵام هێشتا سەرچاوەکان زۆر باوەڕپێکراوی نەبووە نەمکردیتە هەواڵتاوە کوێستا Xbox Seriesێکی نوێ لە بەرەمێنانە بەڵام لەبەرەوەی سەرچاوەکان مەسەن تۆم هێدرسن باسی نەکردیە چەند شوێنێکی زۆر بەناوبانگ باسییان نەکردیە من نامێ خۆم کەمە سەرچاوە ئەگەشتە چوام جێلێ بوو زیاتر شێکردنەوەتانەوە دەکەم بەڵام دەنگوو هەیە بەڵام زۆر باوەڕم پێیان نییە کە کۆنسۆڵی وەکو لۆ نمونە نایلبین Xbox Series Y نافسی PlayStation 5 Pro لە بەرەمێنان بێت. ئۆکەی Mortal Kombat 1 نەک 1 بە فەرمی ترەیەری لە بۆ ئاشکراکرا وەروە زۆر پڕخوێناوی دیارە زۆر جوان دیار هەرچەندە ترەیەرەکە سینەماتیکە واتە گەیمپڵەیمان نەبینی بەس مهم لە سەمەر گەیم فێستی 100% گەیمپڵەی Mortal Kombaتی دەبینین و یاریەکەش مانجی هەشتی ئەم ساڵ بێتایەکەی بڵاو دەکرێتەوە دەتوان تاقی بکەینەوە و یارەکە پێمان بۆ خۆش هەرە ساڵ بڵاو دەکرێتەوە مانجی هەشت و ئەوانە یاریەکە تاوا ڕیبوتە لە چەند هەفتەی ڕابردوش باسم کرد ئاسڵان یەکەم جا پێشبینیم کرد دوای پێشبینیەکەم بۆ دەنگۆ دوای دەنگۆیەکە بۆ فەرمی کە حەزشم لێ بوو بەڕاستی لە مێژ بە حەزم لێ بوو Mortal Kombat بێتەوە 0 ژمارە 11 زۆر بەرزە ژمارە 12 زۆر بێمەعنا دەبوو Mortal Kombat 1 ئێستا هاتیەوە سفر چیرۆکەکی نوێ تایملاینێکی نوێ بەڵام هەمان کارکتەرمان هەیە هەمان ستۆری لاینە بەڵام بە شێوەیەکی جیاواز تەنانەت دەڵێ کامبۆیەکان و فایتەکان شکلیان گۆڕدرایە شێوەیان گۆڕدرایە دوگمەکان گۆڕدرایە حرەکەی نوێ زیاترە کە زۆر دڵخۆشم پێویستە شتێکی نوێی لێ ببینم. مهم Mortal Kombat 1 زۆر جوان دیارە زۆر خۆش دیارە هەم بڕیارە لە وەکوتم لە بەشەی بێتا سەرتا بڵاو دەکرێتەوە لە مانجی هەشت بەپەی دەنگۆیەکی نوێبی وبسایتی VGCش بڵاوی کردیتەوە Assassin's Creed Mirage لە مانجی دەی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە و بەروارەکەشی دەڵێن بەهۆی ئەوەی کەوا چەند کێشەیەشیان هەبوو لە هاوینی ئەم ساڵ بۆیە دواخرا لە بۆ مانجی دا کە پێم وایە وەختێکی زۆر باشە بەڵام پێم وابی یوسف پارێژ ئەو کێشەی لەگەڵ سۆنی هەبوو بۆ منە دەزانین کەوا سپایدەرمان لە مانجی نۆیاندا بڵاو دەکرێتەوە ئەگەر بێت و Assassin's Creed لەو مانگە بڵاو نەکرێتەوە کە سپایدەرمان بڵاو دەکرێتەوە پێمە بە چانسەکی زۆر باشتری هەیە سەرکەوتوتربی لەبەرێ بەڕاستی حەزم لێ Assassin's Creed Mirage سەرکەوتوبی هەرچەندە سپایدەرمان تەنیا لەسەر PlayStation بەردەستە معنایەوەی نیە هەموو جیهان داگیر دەکە بەڵام خۆشترە مەجالێکی هەبی هەناسەیەک هەبی کە گەیمەران هیچ یاریەک نەبی تەنیا ئاساسن بکڕێن لەبەرەی پێویستە پشتگیری لەو یاریە بکەین ئەگەر بێت و یاریێکی باش بیهان نمرەی 80 بەسەرەوە بەدەست بینی 100% پێویستە ڕۆژێکم بیکڕێن پشتگیری لە ئاساسن بکەین زەختش بخێنە سەر یوبیسۆفتی دووبارە دەست پێکاتەوە یاری ناوازەمان لەبەر دروست کاتەوە هەر قسەکردن لەسەر ئەساسن و یوبیسۆفتی بە فەرمی یوبیسۆفت ڕایگەیاندکەوە ژمارەی کارمەندەکانی ژمارەی پەرەپێدەرانی یاریەکانی ئەساسن بە ڕێژەی 140 زیاد دەکەن و هاتە ژمارەی ئەو کەسانی کە یاریەکانی ئەساسن دروست دەکەن 40% ژمارەیان زیاد دەکەن لە پرۆژەکانی دیکە دایانگوازنەوە بۆ یاریەکانی ئەساسن یوبیسۆفت پێشتر 2000 کەسێکی هەبوو کاری لەسەر یاریەکانی ئەساسن دەکرد ئێستا زیاتر ئێستا ژمارەکە بوویتە 2800 کەس کە تەنیا پەرەپێدەر کار لەسەر یاریەکانی ئەساسن دەکەن کە ژمارەکە زۆر سەرنجاکێش و زۆر بەرزە یوبیسۆفت تەنیا فۆکسی لەسەر سێ زۆر یاری ماوە بەڕاستی بێگومان گەورەترینیان ئەساسنە کە پێویستیشە بەو شێوازە لەبەرەوەی تەنیا ئەساسنت هەیەکەوە هەموو جیهان دڵی پێخۆش بیکڕین بێگومان دیڤیژن کە بەشی سێمی بێتن بەڕاستی پێویستە یوبیسۆفت زۆر بە جوانی دروستی بکە بڵای کات دەبێت دیڤیژن 1 و 2 یاری زۆر باش بوون لەگەڵ Far Cry شتێ یاری دیکەشمان هەیە مەسەڵەن Prince of Persia ئەوانەیە بەڵام یاری جیاوازمان زۆرە بەڵام یوبیسۆفت پێویستە تەنیا فۆکس بخاتە سێ یاریە سێ ڤێژنی جیاوازی زۆر باش بڵاو کاتەوە ئینجا هەوڵ بدە یاری جیاواز تاقی کاتەوە لەبەرەوەی پێشترەوەی لێیاد بوو هەموو یاریەکانی یوبیسۆفت بە Ghost Recon و بە نازانم چی بە نازانم چیوانە هەر هەمووی یەک ستایلی جیهانی کراوە هەمووی تێکەڵ بوو یعنی هەموو یەک ستایل بوو هەموو یەک چیرۆک بوو هەموو یەک گەیمپڵەی بوو هەموو یەک بیرۆکە بوو یەک مەتاڵ بوو یەک نەخشە بوو بەڵام ئێستا پێویستە فۆکس بخاتە سێ یاری بەشێش زۆر باش دروستیان کە ئینجا هەڵی یاری جیاواز بدە پێما یوبیسۆفت دەگەڕێتەوە ئاستی پێشووی خۆی
یوبیسۆفت بە فەرمی ڕایگەیاند یاری X Defiant لە نێوان 2023 بۆ 2024 بڵاو دەکرێتەوە 100% و ئەو یاریە بە شێوەی فری تو پڵێ بەردەست دەبی و یوبیسۆفت دەڵێ پێشوازەکان لەو یاری زۆر باش بوو و بەڕاستی گەیمەرانیش دڵنیان پێخۆش بوو. منیش یاریەکەم تاقی کردەوە زۆر چێژ و متعی هەبوو، بەڵام تۆزێک پێویستی بە ئەوەی هەیەکەوە ماپەکان ڕەنگەکانیان کەم کردن زۆر ڕەنگدارە لەوانەیە بە فۆرتنایت بچی، بەڵام گەیمەران زیاد حەز دەکەن بە Call of Duty بچینە بە فۆرتنایت بچی لەبەرەوەی گەیمپڵەیەکەی زۆر لە Call of Duty نزیکە. نیتندۆ بە فەرمی ڕایگەیاند یاری The Legend of Zelda Tears of the Kingdom یاخود زێلدا نوێیەکە زیاتر لە 10 ملیۆن کۆپی لێ فرۆشرا تەنیا بە 3 ڕۆژی بڵاوبوونەوەی 3 ڕۆژ ئۆکەی نمرەی 96 هەبوو 10 ملیۆن کۆپیش لێ فرۆشرا بە 3 ڕۆژ، یعنی ئەو یاریە کارە ساتە 700 ملیۆن دلاری کۆ کردەوە لە ماوەی 3 ڕۆژ. بێگومان ڕکۆردێکی سەرنجاچ ڕکۆردێکی گەورەی هیچ یاریێکی پلەیستیشن هیچ یاریێکی Xbox تایبەت لە مێژوودا هەتاش 10 ملیۆن کۆپی بە 3 ڕۆژیان پێ نافرۆشێ لەبەر چش لەبەرەوەی 10 ملیۆن کۆپی لە 3 ڕۆژ ژمارەیەکی 1000 زۆرە، بەڵام ئەو نیتندۆیە ژمارە گەیمەرانی زۆرە، زێلدا زۆر بەناو بانگە، زۆربەی گەیمەران قەشمەریان بە یاری دێ گەیمەرانی کۆمان لەبەرەوەی نەیان کردی بە حیاتی بەخۆشمەوە بیدیات هەروە بووم، بەڵام ئێستا تۆزەکان هاتمە نازیای نیتندۆش دەزانم هۆکارەکەی چێ و یاریە بۆ شازە بەناو بانگە و خەڵکیشی زۆر قۆڕیان لەناو جیهانی و یاریش دروست کردی بەڕاستی. نیتندۆ لە ماوەی 7 ساڵی ڕابردوو 69 میلیارد دلاری کۆ کردیتەوە لە ڕێی فرۆشی کۆنسۆڵ و یاریەکان لە ماوەی چەند ساڵ 7 ساڵ واتە نیتندۆ 7 ساڵی پێچووکە ئەوەندە یاریە پرفرۆشەی هەیە ئەوەندە سەرکەوتووە دەران زۆربەی مانگەکان لە ئێستا ژمارە یەکە لە ژمارەی فرۆشی کۆنسۆڵەکانی ئەوەندە زۆر دەفرۆشێ مانگانە ئەوجا 69 میلیارد دلاری کۆ کردیتەوە. جا لەم هەفتەیە هەواڵەکە بڵاو کرێ خەڵکەکی زۆر چاویان چوە سەر مایکرۆسۆفتی وتیان سیرکە نیتندۆ بەو نیتندۆیەتی خۆی بەو شەریکە زەخم و زەوەلاحی بەو ژمارە زۆر فرۆشەی کۆنسۆڵ و یاریەکانی بە 7 ساڵ توانیتی 69 میلیارد دلار کۆ کاتەوە کەسی تۆ ئامادەی 69 میلیارد دلار بدێ یەک ستۆدیۆ ئەویش ئاکتیڤیژن بلیزاردە. بێگومان ئەو هەواڵە زۆر باشنە ڕۆی لە بۆ مایکرۆسۆفتی، بەڵام مایکرۆسۆفت خۆسی زۆر باشە ئێستا باسی دەکەین. یاری دێت با دیلایت دەزانین چی لە بۆ زیاد کرێ مەمێن نیکۆلاس کیج ئەکتەری بەناو بانک ئێستا نەک ئێستا مانجی پێما بێ هەفتە دێتە سەر یاری دێت با دیلایت وەکو فەیسێک و قسەکانی و حرکات شتەکانی هەرهەمی بەردەست دەبی زۆر سەرنجاچێش دیارە. دەنگۆیەکی نوێ بڵاو کرێەوە سندە لەوانێ فەرمیش بی دەڵێن Call of Duty ئەو ساڵ لە بۆ PlayStation 4 و PlayStation 5 Xbox Series و Xbox One و PC بەردەست دەبی. واتە Call of Duty ئەو ساڵیش تایبەت نای بە کۆنسۆڵی نوێ بۆ هەموو کۆنسۆڵەکان بەردەست دەبی کە پێویست شەوارێ وەکو فیفا نوێیەکەی هەرچەند ناوی فیفا نیە FC بەس مهم لە بۆ هەموو لایەکی بەردەست دەبێت. یاری Layers of Fear بەرواری بڵاوبوونەوەی ئاشکراکرا بڕیارە لە 15 مانجی 6 لەسەر PlayStation 5 Xbox Series و PC لە ڕێگەی Steam و Epic Game Store بەردەست دەبی. Layers of Fear ریمەیکەچین نێوان بەش یەکەم و دووەمی لێک داوە دووبارە دروستی کردیتەوە بە ستایلەکی نوێ جاش ترسناک دیارە خۆش دیارە بەش یەکەم و دووەمی زۆر سەرکەوتوو هیوادارمە بە شەش سەرکەوتوو بێ. بینەلای هەواڵەکانی Xbox بە فەرمی ئەو EU یاخود European Commission بە فەرمی ڕایانگەیان کەوا لاریان نییە و قبولیانە مایکرۆسۆفت کۆمپانیای Activision Blizzard و King یاخود ABK بکڕێت کە بێگومان ئەوە بردنەوەیەکی یەکجار زەبەلە حەلە بە کۆمپانیای مایکرۆسۆفت و مایکرۆسۆفتی یعنی دڵخۆش کرد بەڕاستی گەیمەرانی Xbox لەو هەفتەیە پێویستە دڵخۆش بن کە دڵخۆشیش نین پێویستە دڵخۆش بن لەبەرەوەی ئەو هەواڵێکی زۆر باشە لە بە مایکرۆسۆفت بەڵام ئێشتا CMA ماوە ئۆکەی CMA بریتانی ئێشتا دژە و تەنانەت CMA وەڵامی EUشی دایەوە وەڵامی ئەو هەواڵەشی دایەوە CMA لە تویتەر نووسی کەوا ئەوان پێیان سەیرە EU یاخودێکی ئەوروپا ئەو ڕێکەوتنەی قبول کردووە تەنانەت دەڵێ پێمان وایە تا 10 ساڵی داهاتوو ئەگەر بێت و مارکێتی کلاود گەیمینگ یاخود گەیم لە ڕێگەی هەوری دەست کرد ئەگەر بێت و لەلایەن مایکرۆسۆفتەوە کۆنترۆل بکرێ جیهانێکی کلاود گەیمینگ ناتێتە پێش پێویستی بە بازاڕێکی ئازاد هەیە نەک یەک کۆمپانیا سەرپەرشتی هەرەوەی بکە یاخود لە ژێر دەسەڵاتی هەر هەمان کۆمپانیابی. مهم مایکرۆسۆفت ئێستا لە زۆربەی وڵاتەکانی جیهان پێشوازێکی باشی لێکراوە لە بۆ ئەو کڕین و فرۆشتنی کڕینی ئاکتیڤیژن و بلیزارد و کینجی. ئێستا دوو وڵات دوو شوێن ماوە بەڕاستی یەکەچیان CMA بەریتانیا دووەمیشیان FTC ئەمریکیە. CMA بەریتانی مایکرۆسۆفت دەسێتە دادگا لە دادگای حکومی ئەو وڵاتە لە دژی CMA دەجەنجێت بەڕاستی هەرچەندە ئەشتە دیار نییە ئایا دادگا دادگای هەموو وڵاتان بێلایەنە وەکو شوێن خۆمان نوشتان نیە
CMA حکومت نییە ینی زۆر خەڵک لە کۆمنت لە ئۆنلاین دەبینم دەڵێن CMA پێویستە بەجێ حکوومەتی بکە نازانم CMA دەستگایکی تایبەتی سەربەخۆیە پەیوەندی بە حکوومەتی بەریتانیاوە نییە واتە بە حکوومەتی بەریتانیای ناتوانێت زەخت لە CMA بکە بڵێ قبولی کە یان قبولی مەکە لەبەرەوەی ئەگەر حکوومەت تەداخولی کرد CMA بوونی نامێنێت لەبەرەوەی CMA بۆ ئەوە دروست کراوە لایەنێکی بێلایەن بی بێلایەنە بڕیار بدە نەک لە ڕێی زەختی شوێنە بڕیار بدە زۆر کۆمنت دەبینی لە ئۆنلاین ئەو قسەیان دەنووسی گوتم با ڕوونکردنەوەیەک بدەم CMA لایەنێکی بێلایەنە وەکو FTC ئەمریکیش بێلایەنە بەڵام معنای ئەوەی نییە کەەوە کاریگەری حکوومەتی یان لەسەر ناوی بۆ نمونە ئەگەر بێت و لە دادگا مایکرۆسۆفت بیسەلمێنیکەوە کلااود گەیمینگ ناچێتە بواری کێشەی بە دروست ناوی لەماوەی 10 ساڵی ڕابردوو دادگا دەکرێت لایەنگری مایکرۆسۆفت بکە لایەنگری مەقسەدم ئەوە نییە کەەوە بەشەیەکی غێرکارنی بەڵام ڕێگە و مایکرۆسۆفت و عقدە بکڕێ قسەکانی CMA پوزڵ بکاتەوە دەکرێت ئەو شتە دەکرێت بەڵام کاتی دەوێت و نازانکەی ئەو دادگایی ئەنجام دەدرێت بەڵام کێشەکەوەیە FTC ئەمریکیش مایە FTC ئەمریکی تاوەکو ێستا دژە و تەنانەت سوتە دادگای لە دژی مایکرۆسۆفتی بۆ ئێوە عقدە هەر نەکرێت بەڵام FTC ئەمریکی وەکو CMA بەریتانی نییە FTC ئەمریکی زۆرجار بە پارە قسەی خۆیان گۆڕیوە زۆرجار بە کاریگەری حکوومەتی قسەی خۆیان گۆڕیوە زۆرجار بە تەلەفۆن قسەی خۆیان گۆڕیوە بۆیە دەبینم مایکرۆسۆفت زۆر بە ئاسانی FTC ئەمریکی ڕازی بکە ئەو کارە ئەنجام بدە بەڵام بەو شەرتەی CMA ڕازیبی ئەگە CMA ڕازیبی پێم وابی FTC ئەمریکیش ڕازی دەبی بەڵام چ دەکە مایکرۆسۆفت نازانم بەڕاستی و دەمێ باسی ئەوش بکەم یەکسەر سەرۆکی کۆمپانیای مایکرۆسۆفت هەر ڕێک لە دوای قسەکانی EUی شتی ئەوروپای مقابلەیەکی نوێ کرد لەگەڵ کەناڵی CNBC بوو پێم وابی و وتی قسە چی کرد پێشکارەکە بە سەرۆکی مایکرۆسۆفتی وت هیچ ئەگەرێک هەیە بۆ نمونە تۆ یاریەکانی Call of Duty لەژێر ناوی Xbox لە هەموو جیهان بڵاو بکەیتەوە بەڵام لە بەریتانیا بڵاویان نەکەیتەوە یاخود بە ناویی جیاواز بڵاویان کەیتەوە بۆ منە لەوێندە هەر بە پارەبی بەڵام لە هەموو جیهان بە خۆڕایی لە ڕێگەیم پاسی شتێکی لەو بابەتەی ناتیە یاخود سەرۆکی مایکرۆسۆفتی وتیم چاوەڕێ دەکەین و دەبینین یعنی بەڵێ مەقسەدەکەی بزۆ بەڵێ بەڵام ناتوانین بێ بەڵێ لەبەرەوەی دەبتە فەرمیە و کاتی بەزمی هەم وتی بەڵێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بینە پێشچاوتان زۆر سەیرە هەموو جیهان هەرچەندە من باوەڕ ناکەم مایکرۆسۆفت ئەو شتەی بکە یاخود بازاری بەریتانیا دەدەست لەبەری گەورەترین بازاری گیم لە دوای ئەمریکا بەریتانیا پارێکی زۆر قازانج دەکەن کۆمپانیەکان لەوێ نبینیم ئەو شتە بکات تەنیا زەختێکە لەسەر CMA بەڵام عقدەکە دەکرێم هێشتا دوو سەرێ بەڕاستی لەبەرەوەی زۆربەی وڵاتەکان رازینە بەڵام CMA و FTC کە دوو وڵاتی زۆر گرینگن رازینە یەکێتی ئەوروپا گرینگە ناڵم گرینگ نییە بەڵام CMA زۆر گرینگە لێژ ناوەکە ئەوەندە بە گەورەی ڕۆیشت ئەکسۆگە گرینگ نەبایە مایکرۆسۆفت ئەو هەمە کێشەی لەبۆ دروست نەدەبوو وەکوتم دووەم گەورەترین بازار یاریەکان لە جیهان ئەوروپا نییە بەریتانیا ئەمریکا دوای بەریتانیا ئەمریکا رازیبی بێکمە عقدەکە دەکرێت بەریتانیا بەتەنی رازیبی پێم وایە عقدەکە هەر دەکرێت لەبەرەوەی FTC 100% رازی دەبێت FTC وەکوتم ئەمریکایە مانی ئیش خۆی دەکات ئۆکێ خۆشەویستانم زۆر سپاس بۆ سەیرکردنەوە ڤیدیۆ هیوادارم هەینیەکی خۆش شەمۆکی خۆش یەکشەمەکی خۆش دووشەمێکی خۆش سێشەمێکی خۆش چوارشەمێکی خۆش پێنجشەمێکی خۆش هەینێکی داهاتووی خۆش بەڕێ بکەن هەر کاتێک ڤیدیۆ دەبینیم کا دەکەم دگمێن لایک سابسکرایب لەبیر نەکەم بۆ پژیریکردن لەو ڤیدیۆیە زۆر سپاسان دەکەم بە کۆمنتێک و لایکێک پژیر هەموو ڤیدیۆەکان بکەن ئەو ماوەی دەبین ئەکتیڤم هەم ڕۆژی ئینشاڵڵا هەوڵ دەدەم هەم ڕۆژ نەبی دوسێ ڕۆژ زارێک ڤیدیۆ سەرنجاشێژ یاخود دیاریشی خۆش تاقیکەینەوە تا ڤیدیۆی داهاتوو تاڵقی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ